خۆیان باش. کێوانتان باش بە جیاوازی بیر و باوەڕی سیاسیمانەوە کە کۆی کردوینەتەوە ناوەندێکی ڕۆشنبیری کە وستێتی کار بکات هاوکاری لێ ببینن. دووەمیان پێم خۆش نەبوو خۆزگە کاگازات خۆی لێرە نەبوایە. من پڕبەرین کەسێک هەیە لە پشتانەوە هاوکارمانە و کەسێک هەیە لە ناو نیشانەکەش زۆر سەرنجی ڕاشەم پەیکەرە. ئایا پێی پێ دەبێن ئەمە پەیکەرە؟ ئێمە دەزانین بیرم لەوە دەکردەوە. دار ئەمڕۆ سێ پرۆژەیە. یەکێکیان کردنەوەی ئەم کتێبخانەیە کە ئەیبینن ئەمە کتێبخانەکەی ماڵی خۆمە چەند ساڵەیە چەند ساڵە کۆم کردوتەوە. ئێستا بە باشم زانی کتێبەکان لە ماڵان نەخەون نەیان خەوێنین. پێویستە پیشانی چاوەکانی تری بن بە تایبەتی جیلی تازە بیخوێنەوە جارێکی تر. بۆیە هیوادارم هیچ کەس کتێب وەکو قەفەسی کۆتر و باڵندە و ئەوانن سیر نەکات. هیوادارم بۆ قەفەزانش بشکێنن نەمێنێن لە ماڵا قەتیسی نەکاو لە ژوورەوە شەی زستان و گەرمای هاوین وردە وردە بیان بکێنێتەوە. دووەم پرۆژەم پرۆژەی دوو فیلمە. یەکیان فیلمی زێڕشین کە لە ساڵی 2012 من باسم لە دروستکردنی خەتەریاتی دروستکردنی ئەو بەنداوانە یان ئەو سەدانە کردووە کە لە سنووری کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی ڕۆژئاوا لێ ئەدرێت لەلایەن ئێرانەوە کە مستەقبەل زیانێکیە کە وەک بینین حکوومەتی هەرێمی کوردستان لە 2019 بیری لەوە کردەوە کە ڕاستە دروستبوونی ئەو سەدانە زەرور و زیانێکی زۆری هەیە. واتە من 7 ساڵ لەبەر لە حکوومەتی هەرێم من ئەم خەتەریاتم قستۆتە ڕوو بە فیلم. فیلمی دووەم پەیکەر لەسەر پەیکەری کەرەکەی زیرەک میرەیە کە کاتی خۆی شتێکی دۆکۆمنتاریە لە سەرتاوە چۆن دەستی پێکرد چۆن ئەو ئیشەی کرد هەتا کۆتایی تا ئەو کاتی شکێنراش لە دوای شکاندنیش من هەر بەردەوام لەگەڵیا ئەو پرۆژەیە تقریباً ساڵ و نوێکی پێچوو. زۆر 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 زیانیان بە کوردگایانەوە زۆر 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 هەر عیبە بۆ ئەو تەلەڤیزیۆنانە حەقە خۆیان داخن خۆیان فەسڵکن ئەوان بەکاردێنن.